جوانترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەریەوە دەبمە میوانی ماڵەکانتان. لەلایەن خۆم و هەموو هاوڕێیانی هاوکارم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا پیرۆزبایی 8 مارس لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز لە ئێران و لە کوردستان دەکەین و سڵاو و ڕێز دەنێرین بۆ هەموو بنەماڵەی گیان بەخکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی و سڵاو دەنێرین بۆ هەموو ئەو ئینسانە ئازادی خوازانەی کە ئێستا لەسەر شەقامەکان شان بەشانی یەک لە بەرابەر ڕژیمێکی درەندە و کۆنەپەرستی وەکو کۆماری ئیسلامی مبارزەیان کردووە و کۆڵیان نەداوە. سڵاو دەنێرین بۆ هەموو ئەو ئینسانانەی کە تا ئێستا لە شۆڕشی ژینادا یا بریندار بوون و یا خۆ لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدان. جارێکی تر پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی ژنتان لێ دەکەین و هیوادارین کە 8 مارسی ئەمساڵ 8 مارسێک بێ کە بە تەواوی کۆماری ئیسلامی لەناو بچێت و لە کوردستانێکی ئازاد و ئێرانێکی ئازاددا 8 مارسی ساڵی داهاتوو ڕێز لێ بگرین. بەڵێ خۆشەویستان، لەم بەشەی بەرنامەکەماندا سێ میوانی بەڕێزمان بەشدارە، هاوڕێیان ناهیدی مۆکری چالاکی مافی ژنان و هاوڕێگە لاوێژی ڕۆستەمی ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و هاوڕێ فەراسەتی ساڵحی ئەنجامی کومیتەی ناوەندی کە ئەمان هەوێ لەسەر 8 مارس ڕۆژی جیهانی ژن قسە بکەین و تایبەتمەندیەکانی و جیاوازیەکانی و هەروەها شۆڕشی ژن ژیان ئازادی. فەرموون ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. بەڵێ لەم بەشەدا دەچینە لای میوانانی بەڕێزی بەرنامەکەمان، بەڕێزان ناهید مۆکری، گەلاوێژ ڕۆستەمی و هەروەها فەراسەتی ساڵحی. زۆر بەخێر بێن بۆم بەرنامەیە و پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی لە هەر سێ میوانی خۆشەویستەکەم. سپاس بۆ ئێوە، 8 مارس لە ئێوە و لە بینەرانیش پیرۆز بێ. زۆر سپاس، بەخێر بێن و زۆر سپاسدانەکەم. هاوڕێ فەراست، پرسیارەکانم لە ئێوە دەست پێ یەکەم. لە چه بارودۆخێکی سیاسیدا ئەمساڵ بەرەوپیری 8 مارس ڕۆژی جیهانی ژن دەچین؟ بەڵێ سەرەتا من وڵامەیە بۆ ئێوە و بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و سەرەتا 8 مارس ڕۆژی جیهانی ژن پیرۆزبایی ئەەکەم لە هەموو ژنان و پیاوانی یەکسانی خواز لە کوردستان و ئێران و هەموو جیهان کە بۆ وەلانانی ستەمی جنسیەتی و چینایەتی تێکۆشن و بە تایبەت ژنان و کچانی کرێکار و زەحمەتکێش کە من پێم وایە ڕێگایەکی زۆر دوور و درێژ و دژواریان لەبەرە و بۆ گەیشتن بە ڕزگاری یەکجاری پیرۆزباییان پێڵم بە هەموو لایەک و هەروەها ئەو لاوە شۆڕژگێڕانەی کە لە ماوەی زیاتر لە 5 مانگی ڕابردوو لە شۆڕشی ژینادا بەو پەڕی لە خۆبردووی هاتنە سەر شەقام و ئاڵایی شۆڕشی ژن ژیان ئازادیان هەڵگەست پیرۆزباییان پێ دەڵێن و یادێ دەکەم لە ئەو ئەزیزانەی کە گیانیان لەم ڕێگادا بەخت کرد و درودیان بۆ ئەنێرم و جارێکی تر هاودەردی خۆم لەگەڵ بنەماڵەکانیان دەردەبڕم و دڵنیام کە ڕێگایان بەردەوام دەچێتە پێشەوە و تا ڕوخانی ئەم ڕژیمە مستەبد و زاڵم و زدی مرۆڤە و هەروەها بۆ دامەزراندنی عەداڵەتی ئیجتیماعی و بەرابەری و یەکسانی. بەڵێ ئەوەی کە ئێوە پرسیارتان کرد ئەبێ بڵێن کە ئەمساڵ ئێمە ڕۆژی جیهانی ژن لە بارودۆخێکی جیاواز لە ساڵانی پێشوو بەڕێوە بین. یعنی ژنان و خەڵکی ئێران بەگشتی ئەمساڵ جیا لە بارودۆخی ئابووری ئەبێ بڵێن بارودۆخی ئابووریەکی خراپتر لە ساڵانی پێشوو، گرانی و بێکاری و فەقیریەکی لە ڕادە بەدەر لە بارودۆخێکی هەستیاری سیاسیشدا بەسەر دەبن. یعنی ئەمساڵ ئێمە هەروە کە هەمومان دەزانین شاهدی شۆڕشێکی گشتی بووین کە لە ئێراندا لە 100 ساڵی ڕابردوو، یعنی لە دەورانی دوو حاکمیەتی مستەبد و چەوسێنەری پەهلەوی و ئیسلامیدا بێوێنە بووە و کە ئەوە شۆڕشی ژن ژیان ئازادی بوو کە زیاتر لە 5 مانگ و تا زیاتر لە 5 مانگ لەسەر شەقامەکان بوون و بە لە خۆ بوێریەکی زۆرەوە گیانبازیان کرد و چوونە پێشەوە. هەرچەند ئەمڕۆکە ئەم شۆڕشە نەوەستاوە، درستە تاکتیکیان گۆڕیوە، شێوازیان گۆڕیوە،
و ئەچنە پێشەوە و ئێمە دڵنیان کە ئەم شۆڕشە ئەچێتە پێشەوە هەر زیندووە و ڕێبەران و چالاکەکانی ئەم بوارە بە شێوازی خۆیان درێژە ئەدەن بە شۆڕشەکەیان و ئەمە ئەبێ ئێمە وەکو دەستکەوت و ئاڵگۆڕێکی گەورەی سیاسی بۆ ئێرانی ژێر دەسەڵاتی جمهوری ئیسلامی بڵێن کە هەم بەدەستەوەیە و کە بەرەوپیری 8 مارسەچین لەم شەرایطەدا هەروە کە ئەزانین من ئیشارێکی کورد کەم کە ڕیشە و ئەساسیان بزوتنەوە بەرینە کە ژنان و گەنجان و ژنان و گەنجان لەم سەردەمەدا دەستیان پێکرد ڕیشەی لە نابەرابەری ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیدا بوو کە 44 ساڵ لە هەمووان زیاتر یەخەی ژنانی گرتبووە بەر و ئەمە ئەمڕۆکە یعنی کە بڵێم لە 5 مانگ لەوە پێشدەستی پێکرد زەمینەیەکی عینی و ذهنی بوو کەوەها ئاخێزێکی گەورە پێک هات بە بڵێن کە هەڵاواردنی جنسیەتی و یاسا و سیاسەتی دژبەژنی ئەو ڕژیمەکە هەموو شاهدی ئەوەی کە بینیومانە لەم ماوەدا کە لەگرتن و ئەشکەنجە و ئەعدام و سەنگسار و قەتڵی زەنجیرەیی و ئەسید پێدادکردن و قانونی دژبەژنە و دەیان مەوردی تر کە هەموو ئەزانین چەند ژنە و سیغەکردن و مەحدودیەتایەکی کاری و دەرسی بۆ ژنان کە دایهێنا بوو و ژنانی لە سەرەتایی تەرین مافی ژیانی لە کۆمەلگادا و بنەماڵەدا و هێنا بووە زەڵاتەوە هێنا بووە زاڵەوە و هەروەها بەگشتی ئەبێ بڵێن هەروەها نەتەنها ژنان باقی گەنجان و باقی خەڵکی مەحرومی ئێرانیش کە لە ژیانێکی پڕ چەرمەسەری و فەلاکەتی ئابووری و سیاسی و فەرهەنگی لە سایەی ئەو ڕژیمە بەسەریان دەبرد هەمووی ئەمانە دەستیدا دەست یەک و خەڵکی وەزاڵە هاتوو نزیک بە 6 مانگ کە بڵێن لە 5 مانگ تێپەڕ بوو لە ئیدامەی خەبات و مقاومەتێکە لەم ماوەدا ئەم ڕژیمەیان بە چاڵشە کێشا و لە بەرامبەر ئەو ڕژیمە مقاومەتیانە کرد و مبارزەیان ئەکرد بۆ ئەوە کە مافی خۆیان بەدەستبێنن ئەمە ئیدامەی پیا کرد یعنی ئەمساڵ ئێمە ئەڵێن بارودۆخێکە کاملەن ئەمساڵ بارودۆخی کاملەن جیاواز لە ساڵانی پێشوو نەتەنیا لە ئێران ئەبێ بڵێن بەڵکو لە جیهاندا 8 مارس بەڕێوە ئەچێت ینی ژنانی ئێران بە تایبەت ژنانی بە تایبەت ژنانی کوردستان بێ بڵێن خاوەنی دەستکەوتێکی و ئەزمونێکی گەورن و لە جیهاندا ئەمان شۆڕشیان ناسراوە و کەوتوێتە بەر پشتیوانی ئەوانەوە و شۆڕشی ژینە هەموو خەبات و مبارزاتی ژنانی ئێرانی ناسان بە تەواوی دنیا ئەزانی هەروواکە بخۆمان هەموو ئابگادارن کە جرقەی ئەم شۆڕشە لە کوردستانەوە سەری هەڵگر لە شارێکی چکۆلەی خنجیلانەی سەقزەوە کە ژینا بەداخەوە بوو بە قوربانی بەدەست حکوومەتەوە سەری هەڵدا و لە ژێر دروشمی ژنجیان ئازادیا چوە بەرەوە ئەمە بۆ هەوڵین جار ئەبێ بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئینقلابێکی ژنانەی هاتە ئاراوە ینی واقعا ژنان ئینقلابێکی ژنانە کەوتە ڕێوە هاتە پێشۆ کە بخۆشیەوە لەلایەن پیاوانی گەنجەوە پشتیوانی لێکرا و شان بەشانی ژنان چوونە پێشەوە و حتا گیانیشیان بۆ بەخت کرد ئێمە ژمارەیەکی زۆر لە کوڕەکانی گیانیان بەخت کردووە و هەروەها لەم شۆڕشەدا بێ بڵێن ژنان دەور و نەقشێکی زۆر سەرەکیان بوو و بە تایبەت ژنانی کوردستان ئەبێ بڵێن کە شۆڕشی ژینە دەستکەوتێکی گەورەی ئەوە بوو کە یەکگرتوویەکی گشتی لە ئێراندا لە نێوان میلەتەکان پێکێنا بە تایبەت ملەتی کورد کە تا ئەو دەم بە جۆرێکی تر ئەناسرا و مبارزاتی زۆر بەرچاو ناگیرە ئەم جارە بە چاوێکی ترۆ تمشای ملەتی کوردەکەن و هەروەها ئێستا لە ڕێز و تایبەتمەندێکی زۆر نەتەنها لە ئێرانە بەڵکو لە سەر تاسەری جیهانە ئەمە لە بەرچاو ئەگیرێت و ئەچێتە پێشۆ ئەبێ بڵێن یەک شتی هەروەها ژنانی بەلوچستانیش ژنانی بەلوچستان پێش شۆڕشی ژینە ژنان لە بەلوچستانە ئەسەن هەر زۆر لە پەرایزا بوون دیار نەبوو ناویان نەبوو و بەخۆشیەوە
شۆڕشی ژینا و شعاری ژنجیان ئازادی ئەوانیشی هێنا مەیانی خەباتەوە وەشان بەشانی پیاوەکانیان زۆر دەور و نەخشێکی باشیان نیشاندا و دەور و نەخشێکی جوانیان نیشان گەڕاند و ئەبێ بڵێن کە ئەم دروشمەش یەکگرتوویەکی بەرینی پێکهێنا نەتەنیا لە ئێران بەڵکو لە زۆرینەی شوێنەکانی جیهان بۆ هاوپشتی گەورە و بوو بە هاوپشتێکی گەورە بۆ شۆڕشی ژنان لە کوردستان و ئێرانداوە چون هەموو ژنانی جیهان و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خۆیان و داخوازیەکانیان ینی لەو سەری دنیا لەو سەری بڵێن لە ئەفریقاوە لە وڵاتەکانی ترۆ وەختێکە ژنێک شعاری ژنجیان ئازادیوی خۆی تیا ئەبینیەوە یعنی ئەو زڵم و ستەمەکە لەسەر ئەوانیشەیە لە وڵاتانی جیهانی سێوەمی ژێر دەسەڵاتی ئەمپریالیستەکان و وڵاتانی ئەچەوسێن و هەمووی ئەمانە ئەم شتانە واقعاً بۆیە واز و کەوتە بەر پشتیوانی جیهانی یعنی شعارەکە ئەو نەبوویا بوو ئەو نەپڕمانە و مەفهوم بوو کە هەر ژنێ لە هەر کوێیەکی دنیا ئەوەی ئەبیست خۆی تیا ئەبینی و هاتە پشتی و پشتیوانی لێ کرد ئەبێ بڵێن بەونێ کورتی بکەم و من ئەو بڵم کە شۆڕشی ژینا تەسیریکی لەسەر بزوتنەوەی ژنان لە جیهانیشدا دانا ئەم ساڵ یعنی لەوە هەبار و دۆخێکدا ئەچین بەرەو پیری 8 مارس کە ڕۆژی جیهانی ژن هەر لە چەند ڕۆژ لەوە بەر لە مانگی مارسەوە ڕاگەیاندرا کە لە 3 مارسەوە هەتا 15 مارس لە هەموو وڵاتانی ئوروپایی کۆڕ و کۆمەڵ و خۆپیشاندان و سمیناری تایبەتی تر لە ساڵانی پێش و بەڕێوە چووە و لەژێر ناوی لەژێر دروشمی ژن ژیان ئازادیدا یعنی ئەمە لە ناوی ئێرانیش لە ناوی ئێرانیش زیاتر لە 50-60 کومیتە و ڕێکخرا و سازمان و بنکە و هەمووی ئەمانە لەم ڕابردەدا چالاکی ئەکەن لەژێر ئەم ناوەدا و بۆ ئیدامەی شۆڕشی ژینا و دروشمیان ئەوەیە کە ئێمە شۆڕشی ژینا زیندوو بکەینەوە و دووبارە زیندوو منزورم ئەوەیە گەشەی پێ بدەین بگورن گەشەی پێ بدەین و بیبینە پێشەوە و ئاگرەکەی تونتر بکەینەوە و بەم جۆرە 8 مارسی ئەمساڵ ببینە پێشەوە بەخۆشیەوە ئەمساڵ بە دەستێکی پڕەوە ئەمەوێ بەڵام بە دەستێکی پڕ و بە ئەزمون و تەجاربێکی زۆرەوە کە ئەتوانین دواتر قسەکانمانە لە ئیدامەی قسەکانە بیکەین بە تەجارب و ئەزمونێکی زۆرەوە 8 مارس بەڕێوە ئەچێت و هیوادارم 8 مارسێکی زۆر بە نرخ و پڕبارمان ببێت. بەڵای زۆر سپاس هاوڕێ فەراسەت بۆ جوای دواتر تێماڵاتان. هاوڕێ ناهید هاوڕێ فەراسەت بە کولی باسی شۆڕشی ژن ژیان ئازادی کرد. ئەگەر ئێوە بتانەوێت هەڵسەنگاندنێکی کورسان بێ لە شۆڕشی ژن ژیان ئازادی و ئەو دەستکەوتانەی کە تا ئێستا بەدەستی هاوردەوە و ئەو خاڵە لاوازانەی ئەگەر بتانەوێت باسی بکەن لە سەروبەندی 8 مارسدا چۆن باسی دەکەن؟ زۆر سپاس دیارە فەراسەجان زۆر بە باشی و بە چڕوپڕی باسی دۆخەکەی کرد من دەم هەوێت لە منزەرێکی شاید تەنگترڕا چاولە و بابەتە بکەم ئەوەی کە ئێمە دەزانین کە 8 مارس شاید بۆنەیەکە بۆی کە بزانین دۆخی ژن لەباری کۆمەڵایەتی لەباری سیاسی لەباری اقتصادی و لەباری کولتوری فەرهەنگی نەریت لە کوێی کۆمەلگاکانە دیارە دەدوو ئێستادا وەک فەراسەت باسی کرد ئێمە لە قۆناغێک داین لە قۆناغی شۆڕشێکدان کە نەوەی خۆیدا بەڕاستی بێوێ نایە یعنی شتێکی زۆر تایبەتە زۆر منحەسر بە فەردە بەخاترێ کە شۆڕشی ژن ژیان ئازادی شۆڕشێکی ژنانەیە شۆڕشێکە بە دەنگ و شعاری ژنانە کە لە ناو خودی کوردستانەوە سەرچاوی گرتووە دیارە ئەوەی کە ئەو شۆڕشە یەک دەفە بەربڵاو بۆ کراوە ئەم پێما بەشێکی دەگەڕێتەوە سەر هەم پیشینەیەکی دوور و درێژی خەباتی ژنان کە بە دەیان شاید بگرە بە چەندین سەدەش حتا خەبات کراوە بارزە کراوە بۆی کە ژێردەستەی دێتە بەرچاوە ژن بتوانێت بێتە ئاستی کۆمەلگاوە لە هەموو کۆمەلگایەدا وەک شارمەندێکی هاوسەنگ هەم دەرفەتی
دەرفەتی هەبێ و هەم دەرفەتی هەبێ کە خۆی نیشان بدا و هەم دەرفەتی هەبێ کە خزمەتێک بە کۆمەلگای خۆی بکەوە دۆخی ژیان بۆ مرۆڤ بە گشتی بێتە ئاستێکی باشتر لە ژیاندا. بەڵام ئەوەی کە ئەو شۆڕشە توانێتی چ خزمەتێک بە ئێمە بکە ئەو شۆڕشە دیارە هەروەیکە بەسم کرد هەم ڕشەیەکی مێژووی هەیە هەمیشەوەی کە لانی کەم لە چەندین دەی ئەخیر لانی کەم دەوری حدیقل 50 ساڵی ڕابردوو لە کوردستانێ طبعاً ژن هەمیشە دەرگەی خەباتدا هەم بۆ ژنانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانێ بەردەوام دەنێ ئەو خەباتەدا بوون ئەزمونێکی هاوتەریب لەگەڵ کۆمەلگای خوان خەڵکی کار بوون بۆی کە نیشان بدەن کە ژنی کورد بەڕاستی توانای هەیەوە مافی خۆیەتی کە لە هەموو ئەو ئەرسانێک کە باسم کرد لە ئەرسەی کۆمەڵایەتی سیاسی کولتوری فەرهەنگی لە شوێنی بڕیاردا حضوری هەبێەوە ئەو شەڕێکی ئێستادەکەین شاید بەشێکی دەگەڕێتەوەی کە ئەمە لەو بەشی کە دەگەڕێتەوە سەر بەشی بڕیار ئەو جوورێکە پێویستە ژنان نەیانتوانیەوە ژنانی کورد نەیانتوانیەوە دەرفەتیان هەبێت کە خۆ نیشان بدەن و ئەوە یەکێک لەو بەربەستانەیەکی ئەمەدەیە بەڕاستی بەڕوونی باسی لێ بکەین. پێم وایە گەورەترین شتێکی کە هەز دەکەم توانیوێتی تووشی گۆڕانکاری بێ ئەوەی کە تۆ لە کۆمەلگایەکی دواکەوتووی نەریتی خەریکی بەرەو کۆمەلگایەک دەڕۆی کە ژن تێدا لە ئۆبجێکتی سێکسی دێتە دەرێ لە کۆمەلگایەکی کە دین وەکو مەترسیترین بابەت خۆی دەڕیشەی کۆمەلگا دەڕیشەی نەریت دەڕیشەی کولتور دەڕیشەی هەتا یاسای ئەو وڵاتانەدا داوەتەوە وەک شێرپەنجەیەک بە هەموو جگایەکی دابڵاوبووتەوە طبعاً ئەو خەباتە زۆر قورسترا و ئەوەی کەمەمان هەیە نەریتی فکری تاکەکانی کۆمەلگایە کە بە شێوازی شاید زۆرزار ڕاستە و خۆیان ناڕاستە و خۆ بەرهەمهێنەرەوەی ئەو کولتورە سەقەتەن و یارمەتی دەدەن کە سیستمێکی دیکتاتۆری لە ڕێگای ئەو دینێ بتوانێت زیاتر حکوم بکە ئەم پێم وایە گۆڕینی ئەو ڕوانگەیە کە ژن خەریکە وەکو فاعلێک یعنی فاعلیەتی وجودی خۆی دەگرێتە دەست شەڕی فاعلبوونی ژیانی خۆت ئەمە دەبینی ئینسانی زۆر ئازادمەنش لە گەنجان هەرۆ جورێکە فراستەرجیان باسی کرد بە کەسانێک دێن ئەسڵ من شاید باش ئشارە بکەم بە بەڕێز محەممەدی خوسرەوی بۆ قسەی کە لەسەر گۆڕی ئەو جوانەمەرگەی کوڕێکە گیانی فیداکرددا کە بەحسی کرد کە ئەوڕۆ هەر کەس بیهوێ ئەمە زۆر یعنی نەمادی ئینسانیت نەمادی ڕندبوون نەمادی مەزمبوونی کردەوە کە وەکو جاران ناتوانین بڵێن پیا و ئەو مەسەرەیە دەبێت بڵێن ژنبوون بۆتە مەسەرواتە ئەمە دەبینین کە کولی کۆمەلگا خەریکی تووشی وەرچەرخانێک دەبێت و ئەو وەرچەرخانە حکوومەتی وە ترس قستۆمەت ئەو دڵە ڕاوکی لە حکوومەتی ئێرانەدا لە ڕژیمی ئێرانەدا خەریکین دەبینین ئەوەی کە ئێستادێ شیمیایی دەکا ڕێژەی ئێدامەکان دەباتە سەرێ هەڕەشەی کۆمەڵایەتی زیاد دەکا حەول دەدا کە ئەو ڕێگایانەی کە خەڵک بۆ خەبات دەیدۆزێتە ئەو ڕێگایانەمان لێ بەستی ئەوە دقیقا نیشانەی ئەو ترسەیە کە گۆڕینی بیری کۆمەلگا گۆڕینی بیری تاک کە بەشێکی زۆری خەریکە مناڵم طبعاً لە بەشی خەسارڕاستی باسی دەکەین کە مەترسی هەیەکی لەسەر ئەو شۆڕشە هەیە بۆ ئێمە بە تایبەت کە لە ڕۆژهەڵاتی ناوینی و بە تایبەت وەکو کورد وەکو ژنی کورد لە بینی 4 دەوڵەتی داگیر کردا گیرمان کردەوە لەباری ئینتەرسێکشنالیتی دەبێت چاو لە دۆخی ژنی کورد بکرێ لە بەشە دەتوانین زیاتر باسی بکەین بەڵام ئەمن گۆڕینی ئەو ڕەوتە بە بابەتێکی یەکجار گرنگ دەبینم کە دەتوانێت مەترسیەک بێ بۆ تەواوی ئەو بنەمایانەی کە دواکەوتوی خۆی لێگرێ دەدا دیکتاتۆری خۆی لێگرێ دەدا و تەوژمی ژیان ئازادی هاوکات دەبێ زیاتر خۆی تعریف بکاتەوە دەبێت زیاتر کۆنتێکستی خۆی مشخص بکات جورێکە فراستەرجیان دیسان لێ بەحسی کرد دەکرێت بە خاطیوێکە ئەو شعارە گشتگیرە ڕەهەندە ئەگەر کۆنتێکستی نەبێ دەتوانێت ئەو کارایە و مەکانیزمەی کە پێویستە نەتوانێت تێدا بەکاربێ بەڵام دەکرێت لە ئیدامەی قسەکاندا زیاتر باسی لێ بکەین زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس هاوڕێناهێت هاوڕێ گەلاوێژ پرسیارێکم لە جنابسانە هاوڕێناهێت و هەروە هاوڕێ فەراست بە کولی باسی شۆڕشی ژینایان کرد و هاوڕێناهێت باسی مەسمومیەتی کرد خۆتان نزانن لە سەرەتای دەستپێکی ئەم شۆڕشەوە کۆماری ئیسلامی هەموو هەوڵەکانی بۆ سەرکوت و بێجەنگکردنی ئەم شۆڕشە و هەموو ڕێگەکانی گروە بەرلایە جامکردن ئەشکەنجە تەقەی ڕاستەوخۆ لە ناڕازیان لەسەر شەقامەکان هەموو هەوڵێکی داوە ئێستاش دەستی داوەستە
مەسمومکردنی قوتابخانەکان و لەوێ کچان مەسموم دەبێت. ئێوە چۆن دەڕەوان بەم بابەتەدا؟ بەڵێ لە ڕاستیدا ئەوەی کە نزیک بە 4 مانگە کۆماری ئیسلامی ئێمە یعنی هەموو دنیا پێ وایە، ئێمە گەشتمان پێمان وایە گەرچیتە ئەوان 3 مانگ کرد سکوتیان کرد، ئێستا لەو مانگی ئاخردا ددانیان بەوەدانە کە کچان لە مەدرسەکان و لە دانشگاکان مەسووم دەکرێن. ئەمە درێژەی ینی زیدیەتی کۆماری ئیسلامی لەگەڵ ژنە لە ماوەی 4 ساڵدا ینی بە درێژایی حاکمیەتی نەگریسی خۆی لە عەلەیە ژنان بەکاری بردەوە، درێژەی هەمان سیاسەتی زیدی ژنبوونە. ئەگەر لەبیرمان بێ هەر لە ئەوەڵین 8 مارسی ساڵی 1957 بە دەستوری خومینی کە وتی دەبێ هەموو ژن دەی بە حیجابەوە بچن سەرکار و بێنە دەرەوە بچن مەدرسە بە دەرگای محەلی شوێنی کارەکانی لە ژنان بەس کوتێ حرەسەکانی کون نەیەڵن بێنە ژێر بەبێ حیجاب. هەر ئەوەڵی 8 مارسی 1957 ژنان لە زۆربەی شارەکە گەورەکانی ئێران هەتا بگرن لە کوردستانیش تەزاوراتیان کرد، وتیان نەڕووسەری نەتووسەری ئازادی و بەرابەری. ئەمە ئینقلابمان نەکردو کە بۆ کە بەرەو دووە بگەڕینەوە، بەڵام بەداخەوە لەو کاردا ئەم ئێعترازەی ژنان فقط ژنەکان بوو لە شەقامەکاندا، فقط ژنەکان بوون ئێعترازیان کرد بە حیجاب. بەداخەوە پیاوان لە ئێران نهاتنە پشگیریان نەکرد لەو خاستە بەرهەقەی ژنان، بەڵام بە دوای ئەودا مەسەڵەن گرتنی ژنان، زیندانیکردنی ژنان، هەروەها لەبیرمان نەچێتەوە کە ئەو تیزابیان لە ئیسفەهان بە سەر و چاوی ژناندا دەکرد، یعنی بە شێوەیەکی زنجیرەیی کە تا ئێستاش 1 نەفەر بە خاتری ئەم جنایەتە کە دەرهەق بە ژنانی ئێران کردیان نەژیراوە. سەنگسارکردنی ژنان، هەروەها ئەوەی کە تەفکیکی جنسیەتی لە ژنان لە مەدرسەکان، لە شوێنی کارەکان، حتا لە خەستەخانەکان. کۆماری ئیسلامی بە هەموو ئەبزارێک حەوڵیدا کە ژن سەرکوت بکە، بیان چێشێتەوە گۆشەی ئاشپەزخانەی ناوماڵ و کە نەخوێن و وشیار نەبنەوە، فقط متێعی پیا بن و ئەو ینی ئەو فەرهەنگ و یاسای شیعەی کۆنەپەرست کە زیدی ژنە لەسەر ژنی داسەپێنێت. ژن وەکو جنسی دەرەجە دوو چاوی لێ بکە، متێع بێ، بە هیچ دەنگشی لەبەر نێتە دەرێ ئێعترازی ژنەکە. لەباری یاسایەوە هەروەکو ئەو هاوڕێیانی پێشتر تایبەت ناهید باسی کرد کە لەباری یاساوە ژن هیچ مافێکی نییە، دەسەڵاتی ئەوەی کە بۆ خۆی ژیان هەڵبژێرێت، دەسەڵاتی ئەوەی کە بۆ خۆی مەسەڵەن حەقی حەزانەتی نییە، حەقی تەلاقی نییە، حەقی سەفەری نییە، حتا حەقی پوششی نییە، حتا حەقی قسەکردنیشی نییە لە دەرەوە. حەقی ئەوەی کە مەسەڵەن بۆ خۆی یعنی بە ئازادی خۆی ئەنگستی دا ئاو هەڵێنێ دەبێت بە ئیجازەی پیاو بێ و لە دەرەوەش حجابەکەی وابێ کە مۆردی پەسەندی کۆماری ئیسلامی بێ، چون بناغەی کۆماری ئیسلامی لە دژایەتی لەگەڵ ژن پێکات. کۆماری ئیسلامی باش دەزانێت ئەگەر ژنان بباتە کونجی ماڵەوە، یعنی نیوەی کۆمەڵگای سەرکوت. لەلایەکی دیکەشەوە فەرهەنگی ناوجامەش کە هەمان فەرهەنگی دەوڵەتی حاکمە بە کۆمەکی ئەوانیش نیوەی کۆمەڵگای سەرکوت کردەوە، ئیتر سەرکوبی ئەو بەشەکەی ترکە نیوەی تر کە پیاوەکانن لە بچینی کرێکار و مەعەلیمین و پەرستار و دانیشتوو ئەوانن بۆی هاسانترن. تا ئێستا کۆماری ئیسلامی بۆی لەسەر کارماوەتەوە، بۆی لەسەر کارماوەتەوە کە بەتایبەت ینی کۆڵەکەیەکی ئەسلی ئەم حکوومەتە زیدیەت لەگەڵ ژنە. ئەگەر لەبیرمان بێ هەر لە دەورانی کۆرۆنادا زۆرترین ینی هێرش کرا سەر ژنان، ئەوڵین بەش لە کرێکارانی کە بێکارکران لە دەورانی کۆرۆنادا ژنان بوون. زۆرترین تند و تیژێک کە لە دەورانی کۆرۆنادا بەتایبەت لە ناو خانەوادەشدا بەرەوڕووی بوونەوە ژنەکان بوون. بەڵام ئەمە نیشان دەدەن کە ئەم مەسمومیەتەش درێژەی ئەم سیاسەتە زیدی ژنبوونەی کۆماری ئیسلامیە لە ماوەی 30 ساڵدا تەحمیلی کردە بە کۆمەلگا. بە کۆماری ئیسلامیش ئەوە باش دەزانێت کە ئەم شۆڕشی ژینە شۆڕشی کە بە دروشمی ژن ژیان ئازادی دەستی پێ کردووە، ڕێبەران و بلاخرە ئەوانەی کە ئەم شۆڕشیان بەڕێوە بر هاتن سەر شەقامەکان گەنجەکان بوون و بەتایبەت کچانی جوان بوون.
بۆیە کۆماری ئیسلامی دەی هەوێ ئێستا وەکو ئەوەی کە تاالبان لە ئەفغانستان دەیکا بە تەقانەوەی مەدرسەکان و بە تەحتیلکردنی دانشگاکان و مەدرسەکان کۆماری ئیسلامیش دەی هەوێ بە بەسمەمکردنی کچان بێ هەم چاوترسێنیان بکە دانێرێتەوە ماڵەوە هەم پێشی وابی کە بۆ سەرکوتکردنی ئەم شۆڕشە ئەگەر ئەو کچانە سەرکوت بە بێدەنگیان بکە ئەو وەختە کۆماری ئیسلامی دەتوانێت بالاخره چەند سەباحێک یان چەند ڕۆژێک لە ئەوری نەنگینی خۆی توولانی تر بکە بۆیە کۆماری ئیسلامی باش دەزانێت کە ژنان ینی بە شۆڕشی ژن ژیناوە بە شعاری ژن ژیان ئازادیەوە بە فرێدانی حجاب و لەگەکانیانەوە کە سووتاندیان تەواو اقتدار و قانون و یاسای ئیسلامی کۆماری ئیسلامیشان سووتاند و کردیان بە خۆڵەمێشێک و پێیان ڕێخت لێرە پرسیارێ بۆ من دروستێ ببوورەکەمە ناو قسەکانجانە ئەو بەستێنە چی بوو کە ئاوا ژنانی تووڕە لە سەر شعاری ژن ژیان ئازادی تا ئێستا لەسەر شەقامەکان ماون بەستێنەکەی دروستە ئەوەیە کە ژینا ژن بوو کوردیش بوو بەڵام بەستێنی تری چی بوو بەڕایەوە بە بڕۆی من بەستێنەکەیەوە کە ئێوە یەک حرەکەتی ئەوە نەبوو کە فقط بە خاتری ینی کوشتنی نابەحەقی ژینای جوانە مەرگ بوون وەکو ئەمە بوو بە چەخماخەیەک بوو بە بەهانەیەک کە ینی ڕق و کینە و نفرەتی 4 ساڵی کۆمەلگا بەگشتی و بەتایبەت ژنانی ئێران و کوردستان بەتایبەتی ئەم نفرەت و بێزارەی لە کۆماری ئیسلامی تەقیەوە ئەمە درێژەی 4 ساڵ چەوسانەوە بێمافی سەرکوت ئیعدام تەجاوزی جنسی لە زیندانەکاندا بە سەنگسار بە قەساس ئەمە ئەوجا لەلایەکی دیکەشەوە فەقیری و هەژاری بێکاری گرانەیەکی سەرسام ئاوەر کە مەسان پشتی خەڵکی شکاندووە خەڵک نانی شەوی نییە بخوا کۆماری ئیسلامی هیچ وڵامێکی نیە بۆ ئەو خەڵکە ناتوانێت ئەو مشکلاتی ئابووری و بێکاری و ئەسەرەی ئەمنیەت و ئەوانە هەڵ بکە ئەسەر سندوقەکانی ماڵی بودجەی ئێران خاڵیە هەمویان تاوان کردو هەمویان نردوم لە سەرمایه‌گوزاریان کردووە لە وڵاتانی عەرەبی و لە وڵاتانی کە غەرب و لە ئەمریکا و لە کانەدا و لە زۆر وڵاتی دیکەش تا لە ئەوروپاشە ئەم جارەکانە دەوڵەتی کۆماری ئیسلامی نەتوانایی ئەوەی هەیە نەدەشی هەوێ کە مشکلاتی خەڵک هەڵ بکە بۆیە تەنیا ئەبزارێکی بەدەستیەوە ماوە سەرکوتە سەرکوتیش کە مەسەڵەن 6 مانگە ئێمە بەدەبینین کە بە شێوەیەکی زۆر وەحشیانە حتا مەسەڵەن دۆشکا و پەهباد و بە ئەسلحەی گەرم لە خەڵکی کوژ لە کوردستان لە بەلوچستان هەروە نزیک بە زیاتر لە 500 کەس چاویان چۆر بوو نزیک بە سەدان کەس کوژران لەوانە نزیک 70 کەسیان هەر مێر منداڵن لە منداڵی چکۆڵە لە 4 ساڵە و بگرە تا 7 ساڵە و 10 ساڵە هیچ کام لەوانە تعدادێکی زۆرشی زیندانی کردن لە زینداندا بە ئەنواعی شکنجە ئەترافی جبەری هیچی ناتوانێت شۆک بەوانە دابدا ناتوانێت ئەم شۆڕشە سەرکوب بکە ئەو شۆڕشە لەسەر شەقامەکان لە هەموو شوێنەکان ئیقدامی هەبوو بۆیە تەسلیمی گرتووە ئێستا بە ترۆر یعنی بە ترۆری شیمیایی ئەمە جنایەتێکە بە ئەلەی بەشەریەت بەڕاستی ئەمە جنایەتێکە کە دەبی نەتەنیا مثلا لە ئێران بەڵکو دەبی لە دنیادا لەسەری وەجوابێن و ئەم جنایەتە محکوم بکرێن ئەگەر سەدام لە حاڵەتە توانی لە ڕۆژێکدا بە کوشتنی 5,000 خەڵکی بێدیفاع و هەروەها مەسڵکردنی 10,000 کەس توانی بمێنێتەوە تا ئێستا سەرکار کۆماری ئیسلامیش هەروەندە دەتوانێت بە مەسڵکردنی کچان لە ئێران دەتوانێت درێژە بە دەسەڵاتی خۆی بدات من پێم وایە ئەم حرەکەتە هێزەونە ئەو جینۆسایدەی کە جمهوری ئیسلامی ئەو ترۆری کە ئەلەی بەشەرێت دەستی پێ کردووە ئەمە دەبێتە هۆی ئەوە کە ڕق و بێزاری خەڵک زیاتر بێ خەڵک یعنی کینش بە ئامادەگێکی زۆرترەوە بە بێزارێکی زۆرترەوە یعنی بە هاوپشتێک و بە خواستی زۆرترەوە دێنە شەقامەکان هەر بۆیە پێم وایە 8 مارشی ئەمساڵ ئەسەن لە مێژووی ئێراندا تایبەتیە
هەشتی ماشێ ئەمساڵ نەتەنیا ژنەکان دیانە شەقامەکان و پلاتفۆرمی خۆیان دەنووسن وەکو هەر بۆ هەشتی ماش ئەمساڵ بەدایان ڕێکخراوەی سنفی و مەدەنی و هەروەها ڕێکخراوەی کارگەری هەروەها مەعەللیمین بازنشستەکان پشتیوانیان لێ کردووە وتویانەکە ئێمە لەو ڕۆژەدا ئێمە دێنە سەر شەقام بەرەنگاری ئەم ترۆری جینۆسایدی کۆماری ئیسلامی کە ترۆری شیمیایە بە ئەلەی نیوەی ئەو کۆمەڵگایە بەرەنگاری دەبنەوە بۆی پێم وایە کە کۆماری ئیسلامی تەنیا ئاخرین پێم وابێ ئاخرین حربەیەکی ئاخرین تاکتیکێکی بۆ سەرکوبی شۆڕشی ژینا و ژن ژیان ئازادی و بۆی کە ژنان بێدەنکە و بیان ترسێنێ نەچنە دانیشگاکان نەچنە مەدرسەکان 44 ساڵە سەدا مەعەللیمی زیندانی کردو ئاخوند و مەلا و کۆنەپەرە دەچن لە مەدرسەکان و دانیشگاکان دەرس دەڵن بەڵام 44 ساڵە نانتوانی مەغزی جوانەکان بشۆنەوە وەکو جوانە نەسلی ئێستا زۆر لەوە وشیاترە نەسلی ئێستا ئەم لە کۆماری ئیسلامی گوزەراوە ئەم لە دین گوزەراوە و هەم لە هەروەها نەتەنیا لەوانە لەگەڵ سیاسەتەکانی ناسیۆنالیستەکان و فاشیستەکانیش مەرزبەندیان هەیە و ئەوە ڕێگای خۆیان دۆزیوەتەوە ڕێگای ئەم شۆڕشە ئەم ئامانجەی کە ئەم شۆڕشایەتی ڕوخانی کۆماری ئیسلامی بە هەموو دەستەجات و ڕێکخراوەکانی بە هەموو ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی و سەڵتەنەت تەڵەب و مجاهیدین و ئەوانی تریشەوە بگرا و دانهەوێت ژیانێکی شیاوی ئینسان بۆ خۆیان دابین و حەقی بێ ئەملا ئەولای خەڵکی ئێران بەبەت تایبەت جوانانی ئێرانە کە دەبی ژیانەکەمی قەتەکەم بۆی کە کاتەکەمان بگات مەجبورم کەمێ بمە ناو قسەکانتان ئەڵبەت ببورن هاوڕێ ناهید پرسیارێ بۆ من دروست بوو کە پێم خۆشە لە ئێوەی کەم هاوڕگەلاوێش باسی ئەوەی کرد کە کۆماری ئیسلامی تاڵبان ئاسا ئەی هەوێت کچان لە مەدرسەکان دوور بکاتەوە هەروەکو تاڵبان چۆن دانیشگاکانی داخز لە کچان و وتی نابێ ژنان بچنە دانیشگا و دەرس بخوێنن ئەمە گوناحێکی کەبیرەیە بەقەوڵ پێتان وایە ئەوەی کە حوزوری ژنان لە شۆڕشی ژینەدا ئاوا بەرچاوە و سەرکەوتنی ژنان لە شۆڕشدا دەتوانێت چه تەئسیرێکی بێ لە سەر ژنانی باقی شوێنەکان وەکو منتەقە منزورمە ئەفغانستان سووریا و بەقی شوێنەکانی دیکە پێتان وایە توانێت چه تەئسیرێکی موسبەتی بێ لە ڕاستیدا خۆمێستا لە دنیایەکی گلۆبالدا دەژین لە دنیایەکدا دەژین کە پەیوەندەکانی مرۆڤەکان لەگەڵێکتری و ڕادێ هەرچەند ساسۆڕی حکوومەتەکان وەکو دەوڵەتی ئێرانە لەسەر خەڵک لەسەرەوەی کە زانست بە باشی لەگەڵێکتر ڕەد و بەدڵ نەکرێەوە ئەو زانستە پاراوە نەگاتە دەستی خەڵک بەڵام سەرباقی هەمووی ئەوانە خەڵک ڕێگاکانی دۆزیوەتەوە بۆی کە بتوانێت پەیوەندی لەگەڵێکتری بگرێت ئەم پێم گۆڕینی ینی حسابکردنی حکوومەتی ئێرانە لەسەر ئەوەی کە بتوانێت لەسەر زوڵمێکی کە بە ئاشکرا ینی زوڵمێکی ڕوت کە لە 4 ساڵ خەریکە بەسەر خەڵکی دێنێمە دەزانین هەر جورێکە گەلاوێجان باسی کرد حکوومەتێکی ئیدئۆلۆژیک کە تەنیا ینی خەڵک بۆوی کەرەسان ئینسان بۆوی کەرەسەیە بۆوی گرنگ نیە ئەو تەوەڕومێکی ئێستادی بینین دزی دەوڵەتیە بە ئەمەلە خەریکە ئەمەلەن خەریکە گیرفانی خەڵکی دەڕوتێنێتەوە گەیشتۆتە شوێنێکی کە هیچ شتێک لەسەر سفرێ خەڵک نەماوە جالو دەرفەتە داگرەمە ئەو چاو لە بکەین کە حکوومەتێکی ئیدئۆلۆژیکت دەکات دێ سازمانێکی ئامۆزشی کە لە هەموو جگای دنیاە بە ئامانجی وەیە کە تاک بتوانێت بەو زانستانێکە وەری دەگرێت لە سیستمی پەداگۆگی خۆی لە سیستمی پەروەردەی وڵاتەکەی بتوانێت ژیانێکی سەربەخۆی هەبێت بەڵام لە ناوخۆی ئێرانەدا ڕژیمی ئێرانی هات لانیکەم دە 4 ساڵ 3 ساڵی ئەخیردا حولێکی هەبوو کە بتوانێت وا بکە ژنان لە بگەێنێتە قۆناغێک بەوەی کە باوەڕ بکەن کە کەرەسەیەکی سەکسین باوەڕ بکەن کە ئۆبجێکتی سەکسین باوەڕ بکەن کە شۆنی وانە بنەماڵەیە دەبێت لە ژووری ماڵدا بمێنەوە دەبێت زاوزێ بکەن و ئەرتەشێکی کە ڕژیمی ئێرانی پێویستێتی بۆی کە فکرە داپلۆسێنەرەکانی خۆی بە وڵاتیدا بڵاو بکاتەوە ئەو دەهویست ئەوەی پەروەردە بکە یعنی تەواوی سیستمی پەروەردە لە ئێرانەدا سیستمێکی پەروەردەی دینیە کە تێداژن بە چەند قات ژێردەستەیەوە تەبعەنەوە بۆ ژنانی کورد
زۆر زیاتر دەبێتەوە ینی دەبێت لە چەند ڕەهەندی دیکەشەمە چاو لە بابەت بکەین کاتێک کە تۆ بە سیستمێکی متۆدیزە شۆدا نەتوانیوە سەرکەوتوبی واتە حکوومەتێک دەحولی حدیقل چەندین دەهەی خۆی بەجێ ئەوی کە دەستکەوتەکانی نەهایی بێتە ژنێکی کە جۆ لە مستا ژنێکی لە ماڵەدانیشتۆ ژنێکە کە مافی جلوبەرگی قبوڵی کردو کە دیگەران دەی بۆی هەڵبژێرن شوێنەکانی کۆمەڵگای لە خۆی زەوت کردوێتەوە حەقی شەهادەت و حەقی هیچ شتێکی نییە لە ژیاندا دەبینی ئێستا دەگەڵ ژنانێک تەرەفە کە ئەو ژنانە ئەمامە پەرانە دەکەین دێن حملە بە ئەمامی مەلای دەکەن دێ دەبینێکە لە مەدرسەکان بە ئاشکرا ئەکسەکانی خومێنی و خامنەی دەسووتێن کچەکان بەسەر ڕوو دەست لە دەستێکتری دەنێن و شعار دەدەن کورد بە بوێری ئەمە فقط چاو لەوەی بکەین کە هەموو ساڵە نەورۆز لە کوردستانی چۆن گیراوە سەروپرسی کچەکانی ئێمە جلوبەرگی کچەکانی ئێمە ئەوە گەورەترین شکستێک بۆ کە حکوومەتێکی ئیدئۆلۆژیک توانیوێتی وەری بگرێ ئەو شەڕی کە ژنانی کورد دەگەڵ داعش بەرەنگاربوونەوە دەگەڵ داعش کردویانە تەواوی ئەوانە بۆتە دەرسێکە ژنانی ئەفغانستان ژنانی شوێنەکانی دیکە لە ناوچەدا تەبعەن دەرسی لێ وەردەگرن تەبعەن ئەوەی کە تۆ لە ژێر دەستەبوون خەریکی حەول دەدەیکە بەرە و قۆناغێکی دیکە بڕۆی ئەم پێم وایە ژنانی کورد لەو بەشەداوە ژنان بە گشتی دیارە تەبعەن حرەکەتایەکی گشتی کراوە بەڕام بەڕاستی ژنانی کورد بۆ من زۆر سیمبولیک بوون دەودۆخەدا و پێم وایە کە توانیویشیانە کە تەسیرێک جار گەوریان هەبێ هەروەی کەمە دەبینین ژنانی کورد حولەکانیان خەڵکی کورد حولەکانی توانی وا بکا کە خەڵکی ئێران دوای ئەو هەموو پرۆپاگاندایە کە حکوومەت ئێرانە بە دژی خەڵکی کورد کردی لە سەرپرسی ژینە بێتەوە پێم وایە بخۆی نیشاندەهەندی وەیە کە ئەوە چەندە مەترسێکی گەورەیە وە ژنی کورد بە کورد بە گشتی و دوو ئەسڵ پرسی ژن لە کولیەتی خۆیدا کە تەبعەن ئێمە وەکو کورد لەسەر باسەکانی خۆمان زیاتر زوڵ دەکەین بەڵام دە کولیەتی خۆیدا توانیوێتی وەکو ڕێک وەکو سۆنامێک بێ کە لە شوێنێک ڕادەستی پێکردووە بۆتە وزەیەک و خەریکە پەرە دەستێنەوە تەبعەنەوە ترسێکی بە حکوومەت ساز کردەوە هەرو جۆرێکە لە پێشتاش باسم کرد ئەو حرەکەتانێک ئەمە ئێستا دەیبینین دقیقەن ئفێکتی ئەو ترسەیەکە ڕژیمی ئێرانێ ڕژیمە مەلاکان هەستیان پێکردەوە دەزانن گەیشتونە نقطەی آخر چونکە لەباری لە ڕاستیدا ئەوانە لەباری ینی هۆڤیەتی حکوومەتەکان کولەن بە خەتی بۆتڵانی بەسەردا هاتووە کولەن لە بین چووە بەڵام ئەوانە توانیویانە هەرو جۆرێک گەلاوێژیان باسی کرد لە ڕێگای چەک و چۆڵ و زوڵمێکی ڕەها لە ڕێگای چەوسانەوەی اقتصادی خەڵک و تحتی فشارانی خەڵک هەموو ڕەهەندێکرا بیان هەیە ڕۆژێک زیاتر یا چەندی ڕۆژ زیاتر یا شاید ماوەیەک زیاتر خۆڕا بگرن دەنابڕاستی ئەو شکستە زۆر بە زەقی دەرکەوتەوە بە ئەوە دشکردەوەکانی حکوومەت بە دژی خەڵک بە دژی منداڵانی مەکتەب ئەتو بێنی خەڵکی خۆت چەکی شیمیایان هەربێنی یعنی بەڕاستیم بە نەزەری من ئەوە نقطەی تەواوبوونی ڕژیمێکە کە بخۆشی زۆر باش دەزانێت تەواوبوو. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ناهید هاوڕێ فەراسەد لە بەشێ لە قسەکانی هاوڕێ گەلاوێژە باسی تایبەتمەندیەکانی 8 مارسی کرد پێم خۆش و ئێوە باسی ئەوە بکەن کە تایبەتمەندی 8 مارسی ئەمساڵ و جیاوازیەکەی لەگەڵ ساڵانی پێشوو چییە بۆەوەی کە 8 مارسێکی ڕادیکاڵتر لە شۆڕشی ژینادا بەڕێوە بچێ دەبێت چی بکرێ بەڕای ئێوە؟ بەڵێ من لە قسەکانی پێشومدا تایبەتمەندی بڕێ تایبەتمەندی یعنی وەکە گرنگی 8 مارسی ئەم ساڵ لە پێی ساڵەکانی تر مقدارێکم باس کرد من ئەوە ئەڵە چۆن کاتەکەیشتان پێم وابێت زۆر ئەوە نییە من پێم وابێ لە زەرفی ئەو 5 مانگ و چەند ڕۆژێک یا 5 مانگ بڵێن 5 مانگ شۆڕشی ژینادا کە ئەوە گەشەی کرد و چوە پێشم پێم وایە ژنان و خەڵک بەگشتی تا ئەندازەیەکی زۆر لەم شۆڕشەدا خاراو بوون یعنی تەجاربێکی زۆریان بەدەستێنا و لە هەموو گرنگتر ئەوەیە کە ئەزانن کە لە ئاخێزی دوا ڕۆژدا چی بکەن و چۆن بچنە پێشەوە ئەمە خۆی زۆر جێگای خۆشحاڵیە و بەخۆشی و ئەبێ واقعاً ئەمە لە بەرچاو بگیرن بۆ 8 ئەم ساڵ و تا ئەوەی کە لەبیرم نەچوێت لەو قسانە کەوە هاوڕێیان ناهید و گەلاوێژ باسییان کرد
لە ڕابطە لەگەڵ ئەو مەسمومیەتی ئەو کچانە من پێم وابێ ئەبێ ئەمساڵ لە 8 مارسا حتمما ئەوە وەک خاڵێکی بەرجەستە لەسەری قسە بکرێت و چون ئەمە واقعاً ئینسان کوژیەکی بە کۆمەڵە خەریکن ئەمە ئەکەنە عادی لەگەنە هەتا من لە هینێکی یەکێ لە مەسئولین سپای پاسداراندا وتبووی کە ئێمە ئەم نەسلە هەمووی لەبەی نەبین ئەم نەسلەکە دژی ئێمە ڕاوەستاوە نەسلی تازە پەروەرش ئەدەین نسلی تازەیە کە ئیتر بخۆیان نابێت لە خۆیان ناپرسن کە ئەم نەسلە کە ئەوە بەرعەلەی ئەوان هەڵسان هەر ئەم مناڵانن کە لە باخچەی مناڵان و ئەمان لەگەڵیانە کاریان کردو و ئیدۆلۆژی ئیسلامیان تەپانەتە مێشکیان و کاریان کردو بەڵام بەخۆشی و چون خانەوادەکان لەناوە شۆڕژگێرن و کەسی دەوروبەریان و کۆمەلگاکەیان شۆڕژگێرە ئەوە جوابیان داوە کە من زیاتر لەسەرەوە ناڕۆم ئەبێ بڵێن واقعاً ئەمڕۆکە خەڵک بە تەواوی ترسیان لە مبارزە لە دژی ئەو ڕژیمە و کردەوە وحشیگەریەکانی ڕژاوە یعنی هەر بۆیە ماندووی نەناسانە بۆ ڕوخانی ئەو ڕژیمە و بۆ بە سەرنجام گەیاندنی ئەو ڕاپەڕینە و بۆ گەیشتن بە مافە بەرحەقەکانی خۆیان و هەروەها نەمانی زڵم و بێعەداڵەت بێمافی لە کۆمەلگادا تێئەکۆشن و ئیدامەی ئەبێ و شۆڕەشی ژینا ئەبە لە پێش و گەشەداریەکەن درستە شۆڕش بەرز و نزمی هەیە بەڵام گرنگ ئەوەیە کە کۆڵ نەدرێت کۆڵ نەدەین و بە باوەڕ بخۆ و ئەمجار بڕێک خراوە بوونەوە بچینە پێش شتێک لە بیرمان نەچێت بڵێن کە ئەگەر وەختێکە ئێمە باس لە دەستکەوتەکانی ئەو شۆڕشی ژینا ئەەکەین و کە ئەڵێن ئەمڕۆکە بەخۆشیەوە لە سەرودەمی 8 مارسا کە ئێمە باسییان لێ ئەەکەین خاڵێکی لاوازمان ئەبێ لە بەرچاو بێت ئەو خاڵە لاوازش ئەوەیە کە واقعاً شۆڕشی ژینا خاڵە لاوازگەی لەوە بوو کە بزوتنەوەکان بە تایبەت بزوتنەوەی ژنان لە ناو کۆمەلگادا بەڕێک خراوە دەرنەهاتبوون بەو جۆرەکە ئەبێ یعنی لە جەرەیانی شۆڕشەکەدا کومیتەهایەک دروست بوو بنکە دروست بوو پێکەوە دروست بوون و یەکیان گرت و ئەمانە یعنی واقعاً هێشتا ئەوە زەعیفە ئەوە زەعیفە یعنی ئەو ڕێک خراوە بوونە ئەو بڕێک خراوە بوونە نەکرا بۆیە زەربەمان خوارد جا هەر بۆ ئەوە کە ئەبێ ئەم جارە بە تاکتیکی دروست و پچنە پێشۆ بەڕێکخراوە دەربێن ژنان بە تایبەت ژنان و هەروەها گەنجان معلمان کرێکانە هەموو تەواوی خەڵکی ئازادی خوازی ئێران هەمویان ئەبێ واقعاً خۆیان بەڕێکخراوە دەربێن و ئەم جارە بە هەنگاوێکی قەویتر و محکەمتر پچنە پێشۆ یعنی ئەوە ئەبێ لە شۆڕشە خۆ لە شەڕە ئەبێ ئەوە بزانین لە شەڕە تاکتیکی پاشەکشیە و هێرش ئەبێ ئەو دوانە هەمیشە بووە یعنی ئەبێ کەسێکە وەختێکە شەڕ ئەکات و یا لەگەڵ شەڕێکەکە ئەبێ بزانێت لەکوێ پاشەکشە بکە لەکوێ پێشچوون بکات بچێتە پێشۆ بە نەزەرم شۆڕشی ژیناش لەو حاڵەتەدایە ئەلان لە حاڵەتێکایە کە لە حاڵەتێکی ساکنایە تا ئەندازەیەک بەڵام ئەم شۆڕشە هەروە زیینووە و ئەچێتە پێشەوە مۆزوعێکی تریش هەیە کە نازان وەختی بەرنامەکەمان گەن من لە نظرما بوو کە وەک ئالتەرناتیو باس لەسەر ئالتەرناتیو هەیە کە ئەلان لە ئێرانە مەترەحەکرێتومانە من زۆر ناشمە سەر ئەو شتانە کە واقعاً هیچ ئالتەرناتیوی غەیر ئەز ئەوە کە خەڵک خۆی ئالتەرناتیوی خۆی دروستەکە خەڵک خۆی جێگیری ئەو ڕژیمە دروستەکە چون واقعاً ئەو خەڵکە خۆی لە مەیانی مبارزەدا بوون هەزینەیان داوە ئەوان ئەبێ خۆیان ئالتەرناتیو دروستکەن مەسەلەن بۆ نمونە ئەم منشورێک دراوەتە دەرە منشورێکی 12 مادەیی کە 12 خاڵێتیایە لەلایەن 20 ڕێکخراوە و سازمان و کە چالاکە هەموو ئەمانە خۆیان لە جەرەیانی شۆڕشەکەدا چالاک بوون زۆر جوانە زۆر جێگای پشتیوانیە کە بە نظر من ئەگە بتوانن ئەو منشورە لە 8 مارسا بەرز بکەنەوە و هەموو بچنە پشتی و هەنگاوهایەکی گەورەی بۆ هەڵبگرن و جوابێکی ڕاستەوخۆ بنەوە بۆ کەسانەی کە لە دەرەوەی ئێران لە ڕێگای بەندوبەست لەگەڵ هێزە ئەمپریالیستەکان ئەیانەوێ خۆیان بکەنە وەلی و وەسی ئەم خەڵکە و بۆ ئێران خەڵکی ئێران احتیاجی بە وەلی وەسی نییە خەڵکی ئێران احتیاجی بۆنە خۆی وەکیلی خۆیەتی خۆی ئەتوانێت سەرنوشتی خۆی دیاری بکات یعنی لەو ئەندازە ئاگاهیە بەرخوردارە کە واقعاً خۆی ئەتوانێت سەرنوشتی خۆی ڕۆشن بکاتەوە و بچێتە پێشەوە جا ئەوەی کە ئەبێ بڵێن کە وەکو ئەمڕۆ بۆ ئەوەی کە لە 8 مارسی ئەم ساڵە ئێمە چی بکەین و چۆن هین بکەین ئەبێ ئیشارە بەوە بکەیە کە
يعني أبي أو خلق أو واقعا بزاني من هالأونة لا شتكي زور كرتالم شو نظام كاتي برنامج مجالي أو نادات واقعا أو كسانة أو هي زدركيانة أو ائتلاف أنا كلا درو الدروس أبي أمانة فقط يعني السيستم بقورن سيستمك بقورن أمانة يعني فقط حكومتك بقورن يعني السيستمك هل سرجي جاي خوي أمانته بباريزن سيستمك تشينايتي وتشوسينر تازماني أمنية واطلاعاتي رجيم إسلامي لا أبن ساواكن نجيجاي وشوزان إعدام وزندان أوانا إعدام وزنداني أزادي إخوان هروا أمينة زندان كان أمينة سباو أرتج مرتب أبيني كنقصكاني أنا تكي كلامي أنا أويا كمثلا رصاف هذا أيود كإما أبي حتما أرتج سبارا بقري كما بعد أمانة لنا وبشنو وإما دواروج كارمان بيانه وهل أوانا كسبحين دوباره دواروجي إيران أباريزن منظور موية أما بكرتي بإشاريكي شكولم بوكر ك أبي بالآخرة من هرو نبلم هل صوراواني بزوت نوي جنان كريكاران خويند كاران وهمو خلقي آزادي خواست ويكساني خواست ك لهمو شوينة كان پێویستە تێبخۆشن بۆ بەڕێوەبرنی 8 مارسێکی شۆڕشگەرانە و ڕادیکاڵ ئەمساڵ کە ئەمە لە ئیدامەی شۆڕشی ژن ژیان ئازادیدا بێ و شۆڕشی خەڵکی ئێران لە ماوەی ئەم زیاتر لە ئەم 5 مانگەدا کە چووە پێشەوە و هەروەها گەشەداری کەن و بیبەنە پێشەوە و ژنان و من ئەو ئەڵم بە داواکەم لە ژنان و پیاوانی یەکسانی خوازی کوردستان و بەگشتی ئێران با لە 8 مارسی ئەمساڵە ئێمە شۆڕشی ژینات چالاک بکەینەوە و بەڕژیم و هەموو جناحی ڕاستی ئۆپۆزیسیۆن و شوێنیسم جارێکی تر بڵین کە خەڵک بۆ خۆیان دەیانەوێت چارەنووسی خۆیان دیاری بکەن و پێویستیان بە وەکیل و وەلی نییە ڕێبەرانی خەڵک ئەمڕۆکە کە زۆربیان هەن لە زیندانەکانە بەداخەوە و هەروەها زۆربەیشیان لەناو خەڵکدان و هیوادارم ڕۆژێ بێ دەرگای زیندانەکان بەدەستی ئەو شۆڕژگێڕانە پشکێت و ئەو ڕاهبەرە خۆشەویستانە بێنە دەرۆ و بیان ناسێنن بە خەڵک و ئەم جارێ ئەتوانین بڵێن ئالتەرناتیوی ئێمە ئەوەیە. زۆر سپاس هاوڕێ گەلاوێش هاوڕێ فەراسەد لە ناو قسەکانیان باسیەوەی کردکاوتی بزوتنەوەی ژنان وەکو ڕێکخراو زۆر بەهێز نەبووە. ئەگەر ئێوە بتانەوێت بارودۆخی بزوتنەوەی ژنان باسکەن و باسی ڕۆڵ و نەقشیان لەم شۆڕشە بکەن چۆن باسیەکە؟ لە ڕاستیدا یەکێک لە خاڵە لاوازەکانی ئەسەن کولەن ئەو ئێحترازات و خەباتی خەڵکی ئێران وە کوردستان ئەوە بووە کە کەمتر ڕێکخراوبوونە. هۆیەکانیشی دەزانین کە بەهۆی سەرکوت و خەفەقان و گرتن و زیندانیکردن مەزاری ئەوە بۆ نەڕوخساوە کە بتوانن ئازادانە ڕێکخراوەکانی خۆیان پێک بێن. بەڵام باوجودی ئەوەش چەندین ڕێکخراوە پێک هاتوونە مثل ڕێکخراوە معلمین بازنشستەکان اتحادیە کارگەری هەیە بەڵام بەداخەوە ڕێکخراوەیەکی ئەو تۆ ڕێکخراوەیەکی سەربەخۆ لەناو ژناندا ئێستاش کە ئێستا نابینین. گەرچی ژنان هەر لە سەرەتای یعنی ئینقلابی ساڵی 1357ەوە تاکو ئەمڕۆ هەمیشە پێشڕە بوونە لە خەبات و لە ئێحتراز و لە مبارزە بە ئەلەیهی دەسەڵات و بۆ ئاڵوگۆڕنی سیستم و بۆ کە ژیانێکی باش دابین بکرێت بۆ کولی کۆمەلگا. هەمیشە پێشڕە بوونە قوربانیان داوە و قەتش کۆڵیان نەداوە بەڵام بۆ جۆرەی پێویست ڕێکخراو نەبوونە. بۆیە ئێستا هەلێک ڕوخساوە کە ژنان دەتوانن لەم فرسەتە کەڵەوە بگرن ڕێکخراوی تایبەتی خۆیان پێبێن. چ بە نێوی شۆرای محەلی بێت چ بە نێوی کۆمیتەی ژنان بێ. مەزرمەوە نیە کە فقط لەباری جنسیەتی و فقط ژن بن. یعنی کۆمیتەهایە کە واقعا کەسانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی تێدا بێ. کەسانی کە باوەڕیان بە بەرابەری ژن و پیاو بێ. دەتوانێت ژنیش تێدا بێ پیاویش تێدا بێ. لێرەدا ینی دەم هەوێ ئەوەی شی بکەمەوە کە سوی تەفاوم نێتە پێشێک کە مەسەن جەرایانێکی فقط ژن و فێمینیستی نا جەرایانێکی تەشەکولێکی ژنانە کە دەور و نەخشیان بێ ژنان بۆ خۆیان بتوان پلاتفۆرمی خۆیان بنووسن. ئەمڕۆ دیارەوە چەندین جارە لە سنا بە بۆنەی 8 مارس بەیان قەتەنامە دەنووسرێ یعنی چەند خاستی ژنان دەنووسرێ. ئەمڕۆژ بۆ دووبارە لە سنا قەتەنامەیەکی دیکە نووسراوە
خۆی لە خۆیدا جێگای خۆشحاڵیە، رادیکاڵە، پێشکەوتوویە، داوای ئازادی زیندانیانی سیاسی دەکا، داوای ئەوکە ئێدام نەمێنێ، حتا ئەوە قەتڵی ناموسی نەمێنێ، هەتا بکوژانی قەتڵی ناموسی دەبی بەرە ڕووی یاسا بنەوە، ئیزدواجی زۆرەمری کچانی مێرمنداڵ قەدەغە بکرێ، زۆر شتی تێدایە. بەڵام هەروە ئەو مەنشورەی کە فەراست باسی کرد لەلایەن 20 ڕێکخراوەی مەدەنی و سنفی لە ئێرانەوە دراوە، لە خۆیدا رادیکاڵە و زۆر باشە. ئەمە یەکەمین زاریشە سەن لە تاریخی شۆڕشی گەلانی ئێران مەنشورێک لەلایەن خەڵکەوە، یعنی خەڵکی کەفی خیابان و کارخانەکانەوە بەدرێتە دەرەوە. گەرچی ئەم مەنشورە بۆ خۆی حەدیەقەلە، یعنی بۆ جۆرەی کە دەبێت لە داهاتوودا کولەن مەسەلەی دەسەڵات ڕوونی بکاتەوە، مەسەلەی ئەو مافی میلەتەکان تێدا باس بکرێ، بەرابەری ژن و پیا هەمووی ئەوانەی تێدا نییە، بەڵام بەو حەدیەقەلەی خۆشی رادیکاڵە و بە جێگای پشتیوانیە. بەڵام کافی نییە، بۆیە ئێمە وەکو ژنانی یەکسان خواست، وەکو ژنانێک کە مەسەن 44 ساڵە خەباتمان کردووە، داوامان ئەوەیە کە کولەن ژنانی کۆمەلگا مەنشوری خۆیان بۆ بنووسنەوە. زۆر شت هەیە، مەسەن یعنی شل لە بەردەستدا هەیە کە دەتوانن خاستەکانی خۆیان بۆ خۆیان زەمینی کەنەوە، بە ڕۆژی بکەنەوە، ئەو مەنشوری خۆیان بنووسن، بۆ کە سبەینێگە چۆن تەنیا ڕوخانی کۆماری ئیسلامی کافی نییە، هەدەفی ئێمە خەڵک نییە، هەدەفی ئەو شۆڕشە نییە. سبەینێ چه حکوومەتی دێتە سەرکار، دەسەڵات چۆن دابین دەکرێت، مافی میلەتان چۆن بەڕسمی دەناسرێ و دابین دەکرێت، تەزمین دەکرێت، حەقی تاعینی سەرنوێژ چی لێدێتەوە، بەرابەری ژن و پیا چی لێدێتەوە، ئەوە زۆر گرنگە. بۆیە هەر لە ئێستاوە پلی کۆمەلگا بەتایبەت ژنان و پیاوانی ئاگا و پێشرە و بەرابەری تەڵەب مەنشوری خۆیان بنووسن، چۆن تەنیا لە دەوری مەنشورێکی هەمەگانی و هەمەلایەنە کە هەموو چین و تۆژی چەساوە بۆ بەتایبەت ژنان خۆی تێدا بمینەوە، دەتوانن لە دەوروبەری ئەوە کۆبنەوە بە ڕێکخراوەی سەرتاسەریش پێبێن. ئەو وەختەیە کە ئێمە دەتوانین بڵێن کە هەم قەدەم چینێتە بەرەوە کە بۆکە کۆماری ئیسلامی ئیتر کاتێەوە هاتۆ کە کۆماری ئیسلامی پاشە شەب کە بلاخرە ئینقلابێک بکرێ و دەوڵەتێک لەلایەن یعنی حکوومەتێک لەلایەن خەڵکەوە، خەڵکێک کە خۆی لە شەقامە، خەڵکێک کە خۆی مبارزە دەکات لە ناوەوە، خەڵکێک کە لە زیندان قوربانی داوە، لە خیابان قوربانی داوە، بێن بەخرە بتوان ببێت بە ئالتەرناتیڤێک بۆ حکوومەتی داهات. ئەمە خاڵێکی لاوازە کە ڕێکخراوەی سەرتاسەری نییە، هۆیەکانیشم باس کرد، بەڵام ئێستا فرسەتە هەیە بە تایبەت ژنان ئەوێ ڕێکخراوەی تایبەتی خۆیان پێبێن. بۆ یەکەم جار دەتوان مەسا هەستەهای مەخفی 3 نەفەرە تا 5 نەفەرە پێبێنن. ئەو هەستانە دەتوانن شۆڕای محەلی یا مەسەڵەن کۆمیتەی یا ئەنجومەنێکی دانیش ئاموزان یا جەمعیەتی معەلیمان و دانیش ئاموزان لە مەدرسەکان و لە دانیشگاکان پێبێنن. ئەنجومەنەکە یا ڕێکخراوەکە دەتوانێت ئەلەنی بێ، بەڵام ئەو هەستەی ڕاهبەرەکەی بە 3 تا 5 نەفەرە دەتوانن مەخفی بن. ئیسکە لازم ناکە بۆەوە کە ئیدامەکاری ئەوانە ئەمنیەتی ئەو ڕاهبەرانش تەسلیم بکرێ. بەڕاستی ئەوانە زۆر گرنگن. ئەمانە لە دوای ئینقلابی 1350 لە کوردستان خەڵکی کوردستان بە ئام تەجروبەی ئەوەی هەیە. ئەو تەجروبانە یعنی بە ئەزمموی زیاترەوە کە ئێستا شۆڕشی ژینە دەستکەوتی زۆری بووە، ئەمانش بەکاربێنین. من ینی متمێنم کە ئەم شۆڕشە ینی ئەگەرچی تا ئێستا تا ئەندازەیەک بەهۆی ئەو هەڵاو بگرین شۆوێنیستەکان و زەرانی سەڵتەنەت تەڵەب و ناسیۆنالیستەکان دامرکابوو بە بۆنەی 8 مارسەوە ئەوجا بە پلاتفۆرمی ڕادیکاڵ و بەرابەری تەڵەبانەوە پێکێنانی ئالتەرناتیڤێک لە ناو بەتنی ئەم شۆڕشە ئەو احترازاتەوە لە نێو ژن و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب دەتوانێت ئایندەیەکی گەشت بۆ شۆڕشی داهاتووی ئێران ببینین و هەروەها دەتوانێت مشتێکی محکەمیش بێ لە هەموو ئۆپۆزیسیۆنی فاشیست و
پاوانخواز و کە تەمامێتی ئەرزیان دەبێت بە هەموو دەستجاتیەوە چ محەلی و چ ئێرانی و چ خارجێکەشی خەڵکی ئێران ئەوەی باشاتۆ دەرسی زۆر وشیارن لەناوە زۆرتر ئێتراز دەکرێت بە ئۆپۆزیسیۆنی مەسەڵەن فاشیستەکان لە دەرەوە خەڵک دەزانێت چی دەوێت دەزانێت دەگەڵ چێ بەرەو ڕوویە و ئەوەی دەتوانێت دڵخۆشکەر بێەوە یعنی زەمانەتی ئەوە بکات ئەو ئینقلابە هیچ جەرایانێکی کۆنەپەرست و فاشیست و پاوانخواز ناتوانێت پێشی پێ بگرێت ئەو ئینقلابە بە سەرنجام دەگا بە شەرتێک مثلا خەڵک ڕێکخراوەی سەراسەری پێدێن بتوانن ڕەهبەری ئەم شۆڕشە سەرتاسەری تر بکەنەوە بەڵکو ئێستاش لە حەدی خۆیدا سەرتاسەری بۆتەوە لە دنیا دەنگی داوەتەوە ئەو یەکەم جارە لە شۆڕشی ئێراندا ڕەفەکان باسییان کە من تکراری ناکەمەوە بەڵام ئەوە زۆر گرنگە کە لە 8 مارسی ئەم ساڵدا بە تایبەتی بۆ محکومکردنی جینۆسایدی شیمیایی دەوڵەتی خامنەی کۆماری ئیسلامی نەتەنیا خانەوادەی دانش ئامۆزانەی کە مەسڵوم کراون تەواو خەڵکی ئێران بڕژێنە شەقام و محکومی بکەن پاشەک شەکەن بە کۆماری ئیسلامی و ئیجازە نەدەی کە منداڵەکانمان داهاتووی یعنی ئەم کۆمەلگایە ئەوە زۆر بە حاسانی مەسڵوم بکرێن و بخێنە کونجی ماڵەوە هەر ئەمڕۆ خەبەرێکی تازایە کە 2 دانە بۆمبی شیمیایان لە حوشی مەدرسەی کارشە دەواازەی مەدرسەکەشیان بەستبوو بۆ کە تاو کچەکە هەردا قیژان ئەمە کاری ئەمە ینی بە تەنیا شتێک دەم ئاماژە پێ بکەم لە کاتێکدا کە شۆڕشی ژینا خەریکە ینی لە دنیا دەنگی داوەتەوە شۆڕشێکە ئەسەن دین و حجاب و دەسەڵاتی کۆنەپەرستی و داعشیان هێنا ژێر سوال و خستیانە ژێرپایان بەڵام بەداخەوە لە باشووری کوردستان دوێنێکە فستیواڵێک بە نێوی تازی زێڕین 3000 کەسێدا بەشدار ژن و کەسیاندا بەشداری کردبوو ئەو 3000 کچە ینی حجابی باڵاپۆشیان کردبوو بەریان ئەمە ینی عەقەبگەردێکە ئەمە گەڕانەوەیەکە ینی تازی زێڕین نییە ئەمە ینی بەرگی کۆیلەتیە کە لەبەر ژنانیان کردووە تا ئێستا لە کوردستانی باشوور 1000 ژن لە نۆ فستیڤالدا تازی زێڕینە کرۆتە بەریان ینی حجابی باڵاپۆشیان کرۆتە بەریان کەوتونەتە ینی دەڵێن ئەمە زۆر خۆشحاڵین بەوە کە یاسای قورئان بەرەوە دەبین ئەمەش نیشانەی دەسەڵاتێکی دواکەوتوویە دەسەڵاتێکە کە دەیەوێت ژنان بکاتە کۆیلە ئەمە جێگای داخە داوام لە تەواو ژنانی دنیا ئەوەیە لە ژنانی ڕۆژهەڵات و باشوور و باکوور و تەوا ئێران و تەواو جیهانەوەی کە لەم ڕۆژەدا داوای مافی یەکسانی خۆتان بکەن دین هیچ شتێکی بۆ ژن نییە غێرش کۆیلەتین تەواو ئەساس و قانون و یاسای دین لە دژایەتی لە کەسە ژن دامەزراوە ئێمە 4 ساڵە داعشی حکوومەتی کۆماری ئیسلامیمان تەجروبە کردووە ئێوە ئەوە تەجروبە مەکەنەوە بەداخەوە دەوی بڵام کە لە حاڵێکدا شۆڕشی ژنان بەرەو پێش دەڕوە لە باشوور خەریکە بەرەو دوا دەڕوە ئەمەش هۆی دەسەڵاتی غەڵەتە هۆی سیاسەتی غەڵەتە هیوادارم ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب بتوانن ئەم پرۆژەیە تێک بشکێن و نێڵن سەرکەوتوبێ زاڵ بێ بەسەر شۆڕشی ژنانی باشووردا. بەڵێ زۆر سپاس هاوڕێگەلاوێژ هاوڕێناهی پرسیارێک کە لێرە تێتە ئاراوە ئەوەیە لە جەریانی شۆڕشی ژینەدا زۆر باس لە ئالتەرناتیڤ کراوە هەروەکو هاوڕێگەلاوێژ و هاوڕێ فەراست باسییان کرد لە بەرەی چەپ و لە بەرەی ڕاستە ئێوە چۆن دەڕوانن بەما و چۆن باسی ئەەکەن ئەگەر بتانەوێت لەسەر ئالتەرناتیڤ قسە بکەن لە ڕاستیدا دیارە زۆرها باس هاتە پێشێکە پێم خۆشبڕای خۆم تێدا هێنا بەرباس بەڵام وا دیارە کاتی بەرنامەکە زۆر مەجال نادا لەسەر مەسەلەی ڕێکخراوە من زۆرم پێ خۆش بوو کە
ژنان دەو دەرفەتەی ئێستادا ژنانی ناوخۆ شۆڕژگێڕانی ناوخۆ دەگەڵ دەرەوەی وڵات یعنی تیفی کارێکیان تا ڕادەی هاوکات کە هاوپەیوەندی هەبا دەگەڵ یەکتری پەیوەندی هەبا بەڵام ئەوەی کە لە ناوخۆدایان پێ بە نسبەتی ئەو بربەستانێک کە حکوومەتێک لەسەر پرسی ڕێکخراوە تایبەتەن حکوومەتێک کە مەدان نادا ڕێکخراوهای مەدەنی چالاکیان هەبێ ڕێکخراوی ژینگە پارێز چالاکی هەبێ حتا ئەو بابەتانە بۆوان بابەتایەکی سیاسین بۆ ئیزنی نییە من پێم بە نسبەتی وی ئەڵامە ئەو کارانێک کە ڕێکخراوەهای ژنان لە مەریوانێ لە سەقزێ لە سابلاغی کردراوە من پێم بەکاری گەورن بە نسبەتی بربەستەکانی کە حکوومەت دروستی کرد وەڵامەگە فقط چاو وڵاتی سوێدی بکەین بە میلیۆن ڕێکخراوە هەیە فقط لەسەر مەسەلەی فوتباڵ یعنی هەر سێ کەس لێرە دەتوانێت ڕێکخراوەی دروست بکە حکوومەت ئەو مەدانە دەدا حتا یارمەتی ماڵی دەدا کە تۆ بتوانێ لەسەر هەر پرسێک لەگەڵ یەکتردا بنیشیوە شۆنت هەبێت جێگەت هەبێ بتوانی کار بکەیت بۆیم پێم ئەو بەشە بابەتێکی زۆر گرینگە کە من هەز دەکەم شۆڕشی ژینە توانی بەخۆی دەنێو خۆیدا خوڵقێنەری ڕێگایەک بۆی کە بێنە نێو خیابانەکان خەڵک لە پەنا یەکتر ژن و پیاو لە پەنا یەکتر گەنج و شاید ژنانی پیری شەرم زۆرە لە دەروی وڵاتیش تەبەنە من زۆرم پێخۆش بوو کە ژنان ئەگەر لەسەر پرس ئەگە بەحث ئالتەرناتیڤ بکەین هەز دەکەم کە تەبەن هەر ئالتەرناتیڤێک دەتوانێت خۆی پێناسە بکە یعنی ئەمە ناتوانین بەهۆی کە باوەڕمان بە ئازادی تاکەیە باوەڕمان بە ئازادی مرۆڤەیە تەبەن هەر ئینسانێک دەتوانێت بیربۆچوونی خۆی هەبە لەسەرەوەی کە لە داهاتوودا چ ئالتەرناتیڤێک دەتوانێت بۆ کوردستانە یا بۆ باقی شوێنەکانی تر لە ئێرانێ بتوانێت بڕەوی هەبێ بەڵام من پێم وایە دەبێت بەشێکی بکەڕێتەوە سەرەوەی خەڵکی ناوخۆ زانیاری هەبێ من مەترسیەکی زۆر گەورە دەبینم لەسەر مەسەلەی ئالتەرناتیڤ یەک ئەوەی کە من ژن دەنێ و گفتمان لەسەر یا وتوێژ لەسەر پرسە سیاسەکان لەسەر مەسەلەی ئالتەرناتیڤ بۆ داهاتووی کوردستانی بۆ داهاتووی ئێرانێ من نبینم یعنی بەڕاستی بە حەدێک ڕێژەکەیان کە مەکە منەوە یەکم مەترسێک پێناسە دەکەم یعنی پێم وابوو کە دەبوو ژن زۆر زیاتر حضوری هەبا بۆی کە توانی بای هەم بیر و ڕای خۆی دەرببڕێ و هەم ئەوی کە شانسێکی خەڵک زانیارەکانی بکەوێتە دەستی کە لە هەڵبژاردنێکدا زانیارانی یعنی ئاگاهانە یا بە زانیاری زیاترەوە هەڵبژێرێ ئەوە هاتپارە دوژەوەی کە من هەز دەکەم کە دیسان لەسەر پرسی ئالتەرناتیڤ زۆر کەڕەتە ئەمە بەتایبەت وەکو گەلی کورد وەکو ژنی کورد یا ئەو کەسانێکە خۆیان پێوایە کە ئەوانە خەریکن گفتمانی سیاسی کورد دەبنە پێشیە بەردەوام خەریکی سانسۆرن واتە دموکراسێک دەبینم دەرەوەی وڵات کە خەریکە بە سانسۆرەوە دێتە ئارام مەسەلەن بەشێکی زۆر لە خەڵکی ناوخۆی کوردستانە بەڕاستی سەر بەخۆیان دێ بەڵام ئەوە لە هەموو شوێنێک هەسفا ئەمە بەشێکی زۆر لە ژنی کورد شاید شتێکی بوێ کە دەگەڵ باقی شوێنەکانی تری ئێرانێ یەک نەگرێتەوە بەداخۆمە دەبینینەوەوانە هەموو حەزف دەکردێنم حتا ئیزنمانە لە دەرەوەی وڵاتیش ئەو جوورێکە دەبێت لەسەر پرسی ئالتەرناتیڤ سازی قسە بکەین بەخاتری کە ئەدێک بە هێژمونێکی تایبەت دەیانهوێ هەموو دەنگەکانی دیکە کە بکەن وێ هاوکات کە ئەمە دەبێ بەقەولە دەڵێن ئەو شۆڕشی ژیناوەک بابەتێکی یەکجار گرنگ باس لێ بکەین بەڵام بەو میزانش دەبێت ئاستی هوشیاری ئێمە بەتایبەت وەکوژن لەسەری بێ بزانێک کە واقعەن ئەو ئالتەرناتیڤانێک ئێستا لە دەرەوەی وڵاتەیە چیە چۆنی باز دەکردێت چیەکە ساحەبی وڵە چیەکە ساحەبی پرسەکانی سیاسی چیەکە ساحەبی تەلەڤیزیۆنەکانە بە خەریکە پرۆپاگاندا دەکات یعنی بەڕاستی ئەوانە ئەم پیا لە بەشێک لە قسەکانی گەلاریشدا زۆر بە باشی و ئیشارە پێکرا کە دەکرێت بەرهەم باستۆلید یا بەرهەمهێنەرەوەی دیکتاتۆڕێکی کە لە پێشدا ئەزمون کراوە لەسەرەوە بێتەوە ئەرێنی ئەوە دەگەڕێتەوە سەرەوەی ئەمە تاچڕادەیەک کوشیارەی تاچڕادێک دەتوانین خۆمان باوێنە ئەو شۆنانەی کە بەڕاستی دیپلۆماسی تێدا بەڕێوە دەچێت ینی وەکو کورد چەندە یا وەکو ژنی کورد یا وەکو باقی خەڵکەکانی ئێرانێ نەتەوەکانی دیکەی ناوخۆ ئێرانە چەندە دەتوانین لە پەنا یەکتری بەخۆمان ئالتەرناتیڤ سازە بکەین و دەعینە حاڵیشدا یەک سری بابەتمان هەبێت کە پرەنسیپیەل بێ کە بنەڕەتی بێ مەسەلەن بۆ نمونە مەسەلەی سێکولاریزم یا هەرو بابەتێک کە مەسەلەن گەلاویجیان باسی کرد کە ئەگە پرسی دین بەڕاستی نەتوانێت لە چەرخی
سیستمی دەوڵەتی بڕاتە دەرێ ئەمە دەتوانین ئەو کێشانێک ئێستا لە باشووری کوردستانە خەریکە ڕوودەداوەدی بینیم بەڕاستی بەرەو چ ئاقارێکی ناڕەوا و نادروست دەچێتە پێشێ دەکرێت هەروانە تکرار بێتەوە بۆ یەک پرەنسیپەکانمان چین بۆ پرسی دەوڵەت بۆ پرسی سیستمی بەڕێوەبەری چەندە خەڵک لە ناوخۆی کوردستانە لە ناوخۆی ئێرانە دەتوانێت بڕیار بدا بە تایبەت ئەوانێکە لە پێناسی ئەو جوغرافیایی کە ئێستا بنەی ئێران ناویدبن بە نێوی مینیریتێت یا کەمینە ناو دەبێت چەندە ئەوانە مافیان دەدرێتێک یا ماف بخوان دەستێنن کە بتوانن دەنگ بدەن ئەوانە بابەتگەلێکی گرنگێکە لەسەر پرسی ئالتەرناتیڤ دەکرێت فقط ئیشارەی پێ بکەین. بەڵای زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە پشتار بوون لە بەرنامەی ئاسۆی بەرابەریە. من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان قسێکی کورت هەیە وەکو آخر کە پێتان وایە ئەبێ باسیکەن بە کورتی ئەتوانن هەر سێمەوانی خۆشەویست باسیکەن. هەوڕ فەراسەد ئێوە فەرموو. من قسێکی تایبەتم نییە چون بەڕاستی ئەو مەسلەی ئالتەرناتیوە کە نایجیان باسی کرد و گلاوێژی چەروە ئیساری پێکرد و قسەیان کە زۆر جوان من لەگەڵ قسەکانیان لە بۆچوونەکانە هەم چون من پێم وابوو کاتی بەرنامەکە و مەجال نادا کە ئیشارەم پێکرد بیشی کەمەوە من پێم وابوو کاتی بەرنامەکەی نابێت و ناتوانمەوە لەسەر بە هەر حاڵ ئەوە من یەک شت فقط لەسەر ڕێکخراوە بڵام لەسەر ڕێکخراوە هەر ئەلعان ئەو خەڵکە لە ماوەی ئەم 5 مانگەدا لە شارەکانی کوردستانە کە بنکە و هەموو شارەکانی کوردستان و هەروەها بڵێن تاران و تەبریز و هەموو ئەو شارانەی کە واقعاً ئەو شۆڕشە ڕێکەوت و سەریگرت و هاتە مەیانەوە هاتنە سەر شەخەم هەمووی ئەمانە لەڕووی خۆ هەروە خود بە خود خەڵک لە ماڵ نەهاتووەتە دەرەوە ئەمانە کومیتەهایەکی محەلیان دروست کردو ئەم کومیتە محەلیانە فەراخانیان داوە لە فڵانە سەعاتە فڵانەت شوێن ئێمە ئەچین جێ حتا سەریان لە ڕژیم شێوانە بوو یعنی ئەمە خۆی نوتفەی ڕێکخراوەیە ئەبێ ئەو ڕێکخراوانە بەداوای لێبوردن ئەبێ ئەڵم ئەو ڕێکخراوانە ئەبێ ببن کە واقعاً دروست بن بۆ وردە وردە گەورە بن لە ناو خۆیانە مثلا لە محلاتە لە گەڕەکەکانە بە هەموو جۆرە ئەو وەختە لەوێ خەڵک ڕاهبەرانی خۆیان ئەدۆستەوە لە نێو ئەو ڕێکخراوانەدا لە نێو ئەوە مثلا ئەبینن لە محلەیەکە ئەبینن یەک نەفەر واقعاً کە ئەتوانی وەک ڕاهبەر کارکە ئەمە هەڵەبژێرن ئەمانە لە مجموعی خۆیان شۆرا دروستەکەن شۆرای گەورەتر وایە گەورەتر و ئەمە ئەتوانی وردە و دەبەرەوە ئەوە ئەچێکە ئەو ئالتەرناتیڤە خەڵکیە دروست بێت فقط هەرەوە ئەڵم چون کاتی بەرنامەکە مەجال نادا من فقط هیوادارم ئەمساڵ 8 مارسێکی هەروە کە باسمان کرد دەستکەوتمان زۆرە تەجروبەمان زۆرە 8 مارسی ئەمساڵ جیاوازە لەگەڵ ساڵەکانی ترا هیوادارم 8 مارسێکی زۆر شۆڕشگێرانە و ڕادیکاڵ بچێتە پێشەوە و ژنان و هەموو خەڵک بە داخوازیەکانی خۆیان بێنە سەر شەقاکان و داخوازیەکانیان مەترەحکەن و من هەروەها ئیزڵام هەروە کە وتیشم بچنە پشت ئەو منشوری 12 خاڵیە هەرچەند دروستە ئیبتداییە کەمایە بە جۆرەکینە بەڵام ئەبێ لەوێەوە دەست پێکرێت بۆ ئەوە کە یەک بگرن پێکەوە منشور و بەرنامەی جیاواز نەدەن هەر کامی لەلایەک شتێک بدەن پشنش پشت ئەمە هەمویان و ئەمە بەرەو تەکامڵ ببن زۆر سپاس و سەرکەوتوو بن و هەمیشان 8 مارس لە هەموو لایە پیرۆزباریەکەن. بەڵای زۆر سپاس هاوڕێ فەراسەد هاوڕێ گەلاوێژ ئێوەش فەرمونون بە کورتی با هاوڕێناهی دیژ وەکو دوان قسەکانی خۆیان. پێم وایە شۆڕشی ژینە بە تەجروبە و دەستکەوتەکانیەوە و هەروەها ئەو جوڵانەوەی هەخوازانە لەلایەن هەموو چین و تۆژە چەساوەکانی ئێران و کوردستانەوە و ئەو وشیارێ ڕادەی وشیاری و ڕێکخراوی کە تا ئەو حەدەش لە ناو خەڵکی ئێران و کوردستاندا هەیە بەتایبەت لە ناو جوڵانەوەی چەساوەکان و ژناندا ئەمە ینی خەوی مانەوەی کۆماری ئیسلامی بەربادی فەنادەدا کۆماری ئیسلامی زۆر باش دەزانێت کە تر ئەم دەوڵەتە ناتوانێت مێنیتەوە هەر بۆیش دەستی داوەتە کۆمەڵکوژی بە ئەسلحەی شیمیایی لە دژی کچان لە مەدرسەکانی ئیبتدایی بگرێت تا دەبیرستانەکان دانیشگاکان و 8 مارسی ئەمساڵ دەبێ ینی تەواو ئەم چینە چەساوان لە دەوری مەتالباتی مشترک ڕێک کۆ بکاتەوە ئایندەیەکی ینی درەوشاوە ئایندەیەکی ئومێد بەخش ڕووی ژیانی کولی کۆمەلگا بەتایبەت ژنان و خەڵکی چەساوە بکرێتەوە و کۆماری ئیسلامی بۆ هەمیشە بیخەنە زبڵدانی مێژۆوە. زۆر سپاس هاوڕێ گەلاوێژ هاوڕێناهی ئێوە فەرموون.
منیش دیارە هەر ئەو دەتوانمەوەی بڵم کە پرسی ژن ئیدی بە هیچ لە ژێر هیچ ناوێک لە ژێر هیچ دروشمێک لە زێر هیچ پاساوێک بەڕاستی ناتوانێت بخرێتە پڕاوێزەوە یعنی ژن ئێستا ڕاستی لە ڕەوتێکدایە کە دێهێ مافەکانی خۆی وەکو مرۆڤ بەدەست بێنێەوە هەرو جوورێک کە دی توشمانە لە توای ئەو وڵاتانێک کە ژن توانێتی بە مافێکی ئینسانی بگە ژیانی کۆمەلگا بەرەو ئەقارێکی زۆر زۆر باشتر ڕۆیشتەوە و بۆ نمونونەکانی تەواوی لە ئەوروپای وڵاتەکانی دیکە دەتوانین ببینین و پێم وایە ژنانیش دەبێت زۆر ینی بە حزورێکی زیاتر بەتایبەت لە عەرسەی بڕیار لە دەرەوەی وڵات حزوریان هەبێت چون ژن لە ناوخۆی وڵات دەنگی کپ کراوە بەڕاستی لەسەر چند و تیژێکی یەکجار زۆری لەسەر ئەم پێم وایە ئەگەر بتوانین لە دەرەوەی وڵات زیاتر بتوانین خۆمان ئەکتیف بکەینەوە احتمالی ئەوەی کە و شۆڕشە زیاتر لەو خۆناغە سەختانی خۆی دەرباز بێ ئەو شانسی زیاتر دەبێت ئەوەیکی هیوادارم دەهشتی مارشیە و ساڵدا ژنان و پیاوانی یەکسانی خواز لە پەنای یەکتری هەرو جۆرەی کە دەڕۆتی چارمانگی شۆڕشی ژینادا لە پەنای یەکتری بوون بە دەیان پیا و گیانی خۆیان دەو ڕێگایدا بەخت کردو کە ئینسان بتوانێت بگاتە ژیانێکی سەربەرز ڕاستەقینە دروست و ئازاد هیوادارم دەهشتی مارشیە و ساڵیشدا هەموو چین و تۆژەکانی کۆمەلگایە دەگەڵ یەکتری نیشان بدەن کە لە پشتی ژنانن و ئەو پرسێ بە پرسێکی گرنگ و بە پرسی سەرەکی خۆیان دەزانن. زۆر سپاسی هەرسێ میێوانی خۆشەویست هاوڕێ ناهێدی موکری هاوڕێ گەلاوێژی ڕۆستەمی هاوڕێ فەراسەتی ساڵحیەکەم کە بەشدار بوون لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی بەرنامەی ئاسۆی بەرابەری هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست وێت تا بەرنامەیەکی تر و هەفتێکی دیکە ماڵاوە.